دووەم ئەڵقە لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی خود. کەسایەتی ئەم جارە حەزرەتی عومەرە کە نمونەی باڵای دادپەروەریە. ئەم مرۆڤە مەزنەی کە ئەستێرەی درەخشانی ڕێی پێغەمبەرێتیە لە شوێن پێ هەڵگرتنی ڕاستەهێڵی ئەقرەب المقەڕەبیندا تا بڵێیت هەستیار بووە. شان بەشانی ئاسمانیەکان ئەسپی خۆی تاوداوە لە کاتێکدا کە لەسەر زەوی ژیاوە، لە ڕوانگەی پلەکانی ژیانی دڵ و ڕۆحەوە لە پێگەیەکی وهادایە کە شایستەی ئێرەی پێبردنە. سەرفراز بووە بە ستایشکردنی بەردەوام لەلایەن سەروەری پێغەمبەرانەوە، بەوەش کە لە ماوەیەکی کەمی وەکو 10 ساڵدا سەرکەوتوو بۆ لە هێنانەتی ئەو شتانەی کە دەوڵەتە مەزنەکان بە عوسمانیشەوە لە ماوەی 100 ساڵدا ئەنجامیان داوە. یەک لە دوای یەک هەموو ڕیکۆردەکانی شکاندووە، کەچی سەرڕای هەموو ئەمانەش خۆ بە کەمزانی و سادەی و خاکی بوونەکەی وایان لێ کردووە کە لە خەرمانەی قەمەری مونیردا خاوەنی پێگەیشی نورانی بێت و هاو شێوەی نەبێت وەکو میکائیلی سەرزەوی وەها بێت. ئەو لە بابەتی هەڵسەنگاندن و بەرەو پێشبردنی ئەو میراتە ئاسمانیەی کە پێش خۆی لەلایەن ڕابەری کامڵ و پاشان خەلیفەی سەروەری وەلییانەوە دامەزرێنرا بوو، هەڵبەت حەول و قووەت لە خواوەیە و هیممەتیش لە حەزرەتی ڕێنماوەیە. ئاستێکی وەها بەرزی پیشان داوە کە دانیشتوانی ئاسمانەکانی سەرسام کردووە و ئیماندارانی خستووەتە جۆش و خرۆشی شادیەوە و دووڕوانیشی تووشی خەیاڵ شکان و نائومێدی کردووە، هەتا کۆتایی ژیانی یەک لە دوای یەک زولقەڕنین ئاسا سەرکەوتنی تۆمار کردووە و کاتێکیش وەختی وەفاتی نزیک بووەوە خەلیفەیەکی گونجاوی لە دوای خۆی دیاری کرد و پاشان دنیای فانی بەجێهێشت. سەر لەبەری تەمەنی ئاواتە خوازی ئەوە بوو کە لە پێناوی هاودەمی ژیانی بەرزەخ لەگەڵ ئەو پێغەمبەرەدا کە هاودەمیەکەی بە هەموو جیهان نەدەگۆڕیەوە لە خانەی سەعادەتدا بنێژرێت. هەرواش بوو، بەڵێ کەسێک کە لە دڵەوە باوەڕی بە پێغەمبەر هێنابێت و شێتانە خۆشی ویست بێت و خاوەنی ڕۆحێکی مەزن و بانمرۆیی وەها کە تاڵێک لە کاکۆڵی گوڵبەرگی ئەو بە هەموو جیهان نەگۆڕێتەوە، بەڵێ کەسێکی لەم شێوەیە نەدەکرا بە جۆرێکی تر بێت و بە شێوازێکی دی ڕەفتار بکات. لە ژیانیدا وەک وەزیری دووەم و قارەمانی بواری ئیرادە و نمونەی باڵای فەنافیللا و بەقاء الله ژیا. نەشانازی بەوەوە کرد کە زلهێزەکانی ئەو ڕۆژگارەی خاپور کردووە و نەبەجڵەوکردنی دنیای ئەو ڕۆژگارە غرور گرتی، نە لە بەرامبەر چەپڵە ڕێزانی حەقپەرستی و دادپەروەریەکەشیەوە سەری گێژی خوارد و نەبەرچاویشی لێڵ بوو. تەنانەت پێی ناخۆش بوو کەسانێکی وەفادار کە حەیرانی حەقانیەت و ڕاستڕەویەکەی بووبوون بە ئەمیرە المؤمنین بانگی بکەن. لەم ڕووەوە چواردەورەکەشی ئاگادار کردبووە. ئەو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە خاڵێکی گرنگی وەکو لوتکەی لوتکەکاندا بوو. هەمیشە خۆی بە کەسێکی سادەی ئاسایی دەبینی، نەپاسەوانی هەبوو نە لەشکری پارێزەر. ئەو وتی تەوەکەلت عەلی الله و هەمیشە بە تاقی تەنیا بەناو خەڵکدا سوڕایەوە. خۆزگە هەموو ئەمانە شتانێکیان یادی فیرعەون و یەزید و حەجاجەکانی ئەم سەردەمە دەهێنایەوە. بەڵام ئەستەما دڵە مردوو بیرە ژەهراوی و خۆنەناس و گەمژەکان کە دڵیان بە چەپڵە خۆشە شتێک لە مەحاڵی ببن. قەناعەتمان وەهایە ئەم کەسە بەدبەختانە لەم بارەیەوە هەر گفتارێکیان بەگوێدا بدرێت و هەر نمونەیەکیان پیشان بدرێت بە خۆڕایی دەچێت. لە پاڵ ئەم ڕوودا و سەرکەوتنانەی کە بە ئیزنی خوای گەورە هێنانیەتی، سوڵتانی پێغەمبەران موشتەی ئەوەی پێدا کە ئیمزا لەسەر شتانی سەیرتر و دەراساتریش دادەنێت. ئەمەشی بەو جۆرە وێ ناکرد کە پەیتا پەیتا ئاو لە بیرێکەوە هەڵدەگۆزێت کە سەرچاوەی لە ئاوێکی زوڵاڵ و سازگارەوە دێت. ئەمەش تەنها بریتی بوو لە چەند نەخشێکی چنراوی ئەو خۆری نووری هیدایەتە لە جیهانی مەعنادا و نیشانەی ئەوە بوو کە ئەو کەسایەتیە ناوازەیە بە پێگە و سەرکەوتنێکی سەرسوڕهێن دەگات. سەرڕای گشت دەستکەوتەکانی ئەم زاتە لەسەر ئاستی هەست و بیر و شەخسیەت کە تەنانەت فریشتەکانیش دەستیان بۆ بەسنگەوە دەگرت، کەچی ئەو خۆی بە هیچ لە قەڵەم دەدا و گفتاری پیرۆزی لە خۆتان بپرسنەوە پێش ئەوەی لێتان بپرسنەوەی
کردبوو بە دەستوری ژیانی بەم شاڕێیەدا دەڕۆشت. سەرەتا ناڵە جگەر سۆزەکانی گفتاری لەعل و گەوهەر ئاسای پێغەمبەری ڕێنما و سەروەری وەلیان حەزرەتی ئەبوبەکر وردی سەرزمانی بوو. بەڵام نرکەکانی دواتری وەک حاشیەی ئەو مرواری و مەرجانانەوا بوون. ئەو هەمیشە ڕاهێنانی لەسەر ئەو گفتارانەی پێغەمبەری خوا دەکرد کە دەربارەی ئاسۆی ئەقڕەب المقەڕەبینەکان لە بابەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خوددا فەرمووبوونی. لە پاڕانەوە و لاڵانەوە و هەڵڕشتنی ناغ بۆ خوای گەورەدا ئەو فەرمایشتە زەبەرجەتیانەی کە وەک ناڵەی مەلائیکەتان وابوون بەکاردەهێنا و بەهۆی ئەوانەوە هەناسەی دەدا. حەزرەتی پێغەمبەر چی فەرموو بێت و لەبارەی هەڵڕشتنی ناغ بۆ خوای گەورەدا چ شێوازێکی بەکارهێنا بێت لەتیفەی ڕەبانیەکەی بەکاری دەهێنا و هەمیشە لە ڕێگەی ئەمانەوە هەناسەی دەدا. ئای ئەمە چ خاوێنی و بێگەردیەکە لە کاتێکدا کە لەگەڵ چەندین بربەست و گرفت ڕوبەڕوو دەبووەوە هەمیشە لە ئاسۆی پێغەمبەراندا هەنگاوی هەڵدەگرت و بەشێکی گرنگی کاتەکانی بۆ دوعا و پاڕانەوە و وتنی ناوی ئەڵڵاه تەرخان کردبوو. ژیانی بە شەو و بە ڕۆژ و هەفتە و مانگیەوە لە پێناو ئاخ هەڵڕشتن بۆ خوا بەکاردەهێنا و هەردەمە و بە جۆرێکی جیاواز لە خۆی دەپرسیەوە و دنیایەک ناڵە و نرکەی لە خولەکەکانیدا جێدەکردەوە. ساتێک لە نێو چندراوەکانی ژیانیدا نەبوو کە لە هەستی محاسەبەکردن بێبەش بێت. خولێکێک نەبوو هەیەجانی مراقەبەنەی خاتە ناڵین. ئەمەش تەنها چەند دڵۆپێکە لە ڕوبەڕووبوونەوەی خود و مراقەبەی ناوەکی ئەو. پەروەردگارە بە پێوە و بەدانیشتنەوە و کاتێکیش دەچمەوە نێو جێگەکەم بۆ نووسن لە پێناو سەرکەوتنی ئیسلام بمپارێزە. خوایە گیان سەرفرازم کە بەو خێر و چاکانەوەی کە لە لای خۆت هەن و ئەم هەژارە لە شەڕ و خراپەکان بپارێزە. ئیلاهی قوڵبوونەوە و چڕبوونەوەی جددیم لە قورئاندا پێ ببەخشە، بمبورە و تەوبەکەم قبوڵ بکە. خوایە گیان دڵم ڕقە و کەسیش بەم ڕقیە نازانێت. سوڵتانم ئەگەر تۆ بە جێبەجێکردنی حەق بڵێ دڵڕقی ئەمە سیفەتێکی وەهایە کە تایبەتە بە ئاسۆ تایبەت و بەرزەکەت و ئێمە سەری ڕێزی بۆ دادەنەوێنین. خودایە تۆ بە ڕەحمەتی فراوانی خۆت نەرمونیانی بە ڕەفتارەکانم ببەخشە. پەروەرێرم من یەکێکم لە بەندە ڕەزیل و بەخیلەکانت. ئەگەر تۆ ڕەزیل بیت کە لە دنیادا خاوەنی ماڵێکیش نەبوویت کەوایە ئەی نوری چاوم بۆ خاتری سەروەرەکەت پێمان بڵێ بەڕای تۆ کێ بەخشندەیە؟ چی دەبێت خودایە سەرکەوتوم بکەیت لەوەدا کە بەڕاستەقینە ڕەفتار بکەم بێ ئەوەی تووشی ئیسراف و زیاد ڕەوی و ڕیا و خۆ بە چاکزانین ببم. بمگێڕە لەو بەندانت کە لە هەموو حاڵ و جوڵەیەکیاندا بیر لە ڕەزامەندی تۆ و ئاخیرەت دەکەنەوە. خوایە گیان غەفڵەت و لە بیرچوونەوەم زۆرە. ئاخر شەمعی تابانم ئەمانە نیشانەی کەماڵی تۆن. زمانی ئەوانە وشک بێت کە دەرحەق بە تۆ بەم جۆرە بیر دەکەنەوە. ئیلاهی عومەر بگێڕە لەو بەندانت کە لە هەموو بارودۆخێکدا ئاگاداری زاتی تۆ و مردن و ئاخیرەتن. پەروەردگارم لە ڕووی بەندایەتیەوە هەتا بڵێیت لاوازم. پیری مخانم مەگەر ئەوە تۆ نەبوویت کە لە سوژدەدا لە دڵەوە دەگریایت و مزگەوتی پێغەمبەرت غەرقی تۆفانی هەنسک دەکرد؟ ئیلاهی لە بەندایەتیدا نیەتی پاک و زیندویم پێ ببەخشە. بەم نرکە و ناڵە و ئاخ هەڵکێشان و محاسەبە و مراقەبانە کە تایبەتن بە کەسێک کە لە جوگرافیایەکی زۆر فراواندا بووە بە نووری خۆری هیدایەتێکی وەها کە بەهۆیەوە دڵانی خەڵکێکی بێشمار لە خۆشەویستی خوا و پێغەمبەر پڕ بووبوون. موکورتیەکان لە پێشکەشکردندا تایبەتن بە من هەرچی چاکە و فەزیلەتی هەبوو لە ژێر خاکی لە بیرکردندا ناشتی و وەکو کەسێکی ئاسایی هەمیشە سەری لەسەر زەوی بوو. ئەم پاڕانەوانەی کەوای لە فریشتەکان دەکرد لەسەر سامیدا پەنجەی خۆیان بگەزن هەناسەی ژیان بەخشی ئەو ئەقرەب المقەڕەبی نەبوو کە پەیکەری باڵای عەدالەت بوو. کاتێک لەو سیما پاکەدا ئەم شتانە بینین ویژدانە هوشیارەکان ئیرەیی دەیانگرێت و لە لێوەکانەوە ئەم ڕستەیە هەڵدەوەرێت. خۆزگە 1 لە 100
ئەم ناسکی و وردی و قوڵیەی ئەو لە نەفس پەرست و سەرگەردانەکانی بەندەی پارە و پولدا بوونی دەبوو. لێرەدا دەمەوێت ئەم چەندێڕە بڵێم کە قسەی دڵ من. تۆ هاوشێوەی خەلیفەکەی پێشخۆت و پێغەمبەرەکەت هەمیشە ژیانێک ژیایت کە خاوەنی ڕەهەندێکی زۆر قوڵی محاسەبە بوو و بوویت بە نمونە و قیبلە نمایەکی ڕێنیشاندەر و نورانی بۆ ئێمەمانانی ڕێبوارانی ماندووی ڕێگە کە تاوێک گەڕۆین و تاوێک ئەکەوین. زۆر بەمان لە نەخش و ڕەنگی ژیانی تۆ تێنەگەیشتین، خۆ ئەگەر تێبگەیشتینایە و ئەو سەرگەردانانەش تێبگەیشتنایە کە بە خۆشویستنی دنیا سەریان گێژ و بەرچاویان تاریک بووە، ئەوە دنیاکەمان شێوەی یۆتۆپیایەکی ئێرەی بزوێنی وەردەگرت. مەخابن ئەوان بە هەڵبژاردننی دنیا بەسەر ئاخیرەتدا دۆڕانی یەک لەسەر یەکیان بەسەر خۆیان و خەڵکیشداهێنا. هەموو دنیا بەهۆی ئەوانەوە وای زانی ئیسلام بریتیە لە کۆمەڵگایەکی تیرۆریست، پاشان مەینەتی بوو بە بەشی موسڵمانان و ئێمەش. ئەی ئەو قامەتە باڵایی کە پێت ناگەینەوە، ئەگەر بە دەربڕینە لە ڕوولاوازەکەم تۆم لە لووتکەی ئاسۆ فراوانەکەت هێنابێتە خوارەوە، بە دەرەنجامی نادانی و بێڕێزیم قبوڵی بکە و بمبەخشە. هەمیشە ناوی تۆم بردووە و لە یادکردنەوەشت بەردەوامە بم، مەحاڵە وازی لێ بهێنم، چونکە حەزرەتی ڕوحی سەیید الئەنام فەرموویەتی عەلەیکم بسنەتی وسنەتی خولەفائی ڕاشدین. ئێوەش بە ژیانە پیرۆزەکەتان بوون بەسەر چاوە گەلێکی فەیزی وەها کە بە ئەمانەت بۆ دڵەکانمان بەجێماون.